ناوم هەژیر وها بە ناسراوم بە هەژیر شواری پیشەی من ئەسپە با بڵێن کڕین و فرۆشتنی ئەسپە و ئەو جۆرە شتانەیە ماوەی چەند ساڵێکە خوریای ئەسپ سواریمێ و بە خۆشحاڵیت بەشداریم فیستیڤاڵم کردو ئەو فێربوونە پێویستی بە قوربانیدانەیە بۆ نمونە کە تۆ ئەگەر حەزت با بڵێن لە ئەسپە ئەبێ خۆت دابنی بۆی کە خوا نەخواسە ئەمە حەیوانە با بڵێن سیقینە لە بەعزێک کاتە تووشی زەربەی نەخوازراوە بی با بڵێن تووشی کەوتن بی تووشی پێشەشان بی پێکان بی زۆر شت هەیەتر لەو بارەوە بەڵام حەسە بەو کەسە گۆتەکە خۆی حەزیە بێ بۆ ئەسپ سواری خولیای هەبێ کە بێ بەردەوام بێ لەس ئەم فیستیڤاڵانە بەڕاستی دەستی کاک سامان خۆش بێ و دەستی کاگی وای شاو خۆش بێ بەڕاستی جێگای دەستخۆشین کە ئەم جۆرە فیستیڤاڵانەکەنەوە کە نایەڵەن ئەسپی کوردی شکل و شێوەی با بڵێن چۆر بێتەوە لە کوردستانە نەمێنێ ئەسپی کوردی ماوەی چەند ساڵێکە بەوایەوەی کە گەنجێکی زۆر خولیای داوەتێ لە ئێرانەوە یەنەوە بەرەو عێراق و یەنەوە بەرەو نیشتیمانی ڕەسەنی خۆیان لێرەیە پەرایان پێدرێ و بەخێوەکرێن و ڕایانانیان پێکرێن ئەم مەسپەی منە مەک جۆری کوردیە ناوی پۆڵایە کوڕی سەبەڵانە سەبەڵان یەکێکە لە پایە بەرزەکانی ئەسپی کوردی لە خوێنی سۆهراب کەبیریە کە ئەو سەیلەمی ئێران ئێستا تەنها بەس وەچەی لێگیرێ مەسروفی هەیە بەشی مەسروفێکی زۆری هەیە بەڵامی تر لەبەر چیە لەبەری کە ئێمە حەزمان لێیەتی وەکو حەزەکەی با بڵێن کاخوا وێنجاخوا جۆخوا نەخاڵاخوا زۆر شتی کاخوا پرۆتینەخوا میوەی ئەوێ شتی زۆرێ بەڕاستی ناڵکردنیش بەڵێ ئەوە دوو مانگجارێکە بێ ناڵ کرێ لەبەر چی یەک ئەگەر سواری پێ بکەی ئەو ناڵانەیە سوێ دەبێ بیگۆڕی دوو هەمینیش کەناڵی پێوە بێت با بڵێن سمی زیادێکی وەکو نینۆ وایە پێوترێ قەیار ئەو قەیارە درێژە بێتەوە کە درێژ بێتەوە سواری پێ بکەی خوا نەخواسا گەری سەقەتبوونی ئەسپەکەی هەیە دەستی ئاو بێنی ئیلتیابات بێنێ زۆر علەتی کە ڕووی تێ بکە ئەڕوات بەڵام مەترسیدارە ئەو کەسەی کەواگە هەم ئەسپەکەی خۆش ناوێ هەم بگرە خۆشی لێ زیاد چونکە مەگەری خزانی هەیە من پێشەوەم باوکی بانووم بانوو تەمەنی 9 ساڵە نزیکەی 4 ساڵە خەریکی ئەسپ سواریە سەرەتای حەزی بانوو بۆ ئەسپ سواری لە سەیرانگایەکەوە دروست بوو کە ئێمە چووین بۆ سەیران لەوێ ئەسپی بینی و چەند سەد مەترێک سواری ئەسپەکە بوو سواری کرد ئیتر لێەوە حەزێکی زۆر تایبەتی بۆ دروست بوو بەردەوام داوای ئەسپ سواریە کرد منیش لە سلێمانی لە هەنێک ئەسپ سواری چوون سەردانم کرد و بانووم برد بۆ ئەوێ هەتا ئێستا بەردەوامە وەکو دەورات و شێوازێکی دەوری هیچی نەکردووە بانوو بەڵکو هەفتانە جارێک دوو جار ئەمبر بوو یانە ئەسپ سواریانە و بەهۆی ئەوەی کە خۆی نەترس بوو بەهۆی ئەوەی کە خۆی زۆر حەزی لێبوو لە ئەسپ سواریەکە زۆر باش فێر بوو و تا ئێستا هێناویەتی و بەشێک لەوانەی کە لە بواری ئەسپ سواریە مامۆستان و قسەیان هەیە توانای بانویان زۆر پێ باشە و ئێستا لە پلانمانایە کە بخەینە هەنێک دەوراتی پرۆفیشناڵەوە بووی بە تەواوەتی بچێتە سەر ڕێچکەی ئەسپ سواری. من ناوم بانووە لە تەمەنی 6 ساڵیەوە من حەزم لە ئەسپ سواری کردووە لە پۆلی چواریشم 9 ساڵیشم یەکەم جار من لە سەیران سواری ئەسپ بووم باوکم هەندێک ئەسپ سواری دۆزیەوە و منیش چووم و حەزم لەو خولیایە کرد و فێری ئەسپ سواریەکە بووم و ئەمە یەکەم جاریشمە لە فیستیڤاڵ بەشدارە بووم و حەزم لێیە بەردەوام بم بۆ ئەوەی لە فیستیڤاڵە زۆر گەورەترەکان بەشدار بم. دایک و باوکم زۆر هاوکارم بوون زۆر سپاسیان دەکەم زۆربەی شتەکان لە ئەوانەوە فێر بووم. من ناوم شاریار یاسین خەڵکی تیمارم لە سەنگاو لەوێ من دەستم کردو بە ئەسپ سواری لە تەمەنی 8 ساڵیەوە خەریکی ئەسپ سواریم خولیایەکی تایبەتی خۆمە هەر لەو کاتەوە ئەسپ سواری ئەەکەم بە وڵاخەوە 8 وڵاخی ترم هەیە بێژگە لەمە ئەمانم لا جوان بوو بەناوم فستیڤاڵە بەشداری پێ بکەم هێنامە بۆ ئێرە و لێرە بەشداری پێکەم ئەمە ئەسپی ڕەسەنی کوردیە کچی سوورێنی کاکتایری سەگرمەیە لەگەڵ دایکە ماینە خاتوون کە ئێستا نەماوە شێوازی فێربوونی ئەسپ سواری لە یەکەمەوە تۆ وڵاخێکی زۆر تایبەت نابێت سواری پێ بکەیت چکە وڵاخی تایبەت تێکەچێت دەویستە لە وڵاخێکەوە فێری سواری بیت کە وڵاخەکەش خۆی زۆر مهم نەبێت و زۆر ناودار نەبێت ئێستا بۆ نمونە وڵاخی من ئەگەر بێت وێکێکی ناسوار سواری پێ بکات تێکەچێت بەسەر یەکا و بە کەڵک نامێنێت بۆ سواری وڵاخی زۆر بەرز دوو نەوع هەیە نەوعێکیان دەرەشووریە و نەوعەکەی تریشیان عەرەبیەکات لە کوردیا وڵاخی کوردی زۆر بەرز نییە بەرزی وڵاخی کوردی ئەگەر بگاتە 160 سانتیم ئەویش چۆنها هەموو وڵاخێک ناگابێت باڵایە سواری ئەسپی کوردی بۆ تعلیم زۆر خۆشە ئەسپی عەرەبیش تەنها بۆ جوانی زۆر جوانە تیاشا دەرەکەوێت کە
زۆر بڵێن وڵاقی تایە جوانە و وڵاقی تایە بە عەمەلی سواری ژێت زۆر و بەڵام زیاتر عەرەبی بۆ جوانیە. من ڕێبەر مستەفا لە کەلارەوە هاتووم. ئێمەش هاتووین ئەسپەکانمان لێرە بەشدارە بۆ ئەوەی بتوانین نمایشێکی جوان پێشکەشی ئەم خەڵکە بکەین. لە نرخە هیچ ئەسپێ دیاری ناکرێ ئەما مەگەر کابرا زەرور بێ یاخود لەسەر زەروری بیفرۆشێ. بەڵام وەکو جۆرەکان تورکیمانەیە، تورکمەنمانەیە، کوردیمانەیە، عەرەبمانەیە، عەرەب مەحەلیمانەیە، ئەلەم جۆرە ئەسپانەمان زۆرە. ئەوانی کە یانی ئەسپ سواریانەیە باشتر وایە لە سەرەتاوە بچێتە لای ئەوان ئاگایان لێی بێ و بتوانن بە جوانی فێری بکەن. ئیتر دوایەوە ئەگەر بتوانێت خۆی ئەسپێک بکڕێ بۆی زیاتر بەردەوام بێ و زیاتر فێر بێت. چونکە ئەبی بە ئەسپ سوار بەڵام نابی بە سوار بە ئاسانی. لە ڕووی سونەتیشەوە سونەتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کردوێتی. یەکێکە لە سونەتە باشەکان و یەکێکشە لە ئەو سونەتانەیە بێ هەموو مسلمانێک فێر بێ و لە ڕووی لاشە و دڵ و دەرونیشەوە دڵ و دەرونێکی باشت مرتاح پێیەکات. باشتر وایە کەسەکە زۆر قورس نەبێ، لاشەیەکی زۆر قەڵەوی نەبێ و زۆر زەعیفیش نەبێ، توانای ئەسپەکەی نەبێ لێ بخوڕێ. ئەوانیشی کە زۆر قەڵەون ڕێزمان بۆیانێ و چاویان ماچەکەین، بەڵام باش وایە کەمە خۆیان زەعیف بکەن بۆی بتوانن سواری بە ئەسپ بکەن. کیلۆ دیاری نەکراوە، سەنگینی ئەسپەکەی هەیە، ئەسمانەیە بچووکە کەسی بچووکتر باشترە بۆی، بەڵام بەدەمارە کەسی بەقەوەتی ئەوێ. ئەسپیشمانەیە باڵای باشە، ئەگەر کەسی قەڵەویش بچێتە سەری دەماری نەبێ هەر ئەو کاتە ئیسفادەیەکی وای لێ ناکا سوارەکەی.